ئەمڕۆ خواردنی ئەمڕۆمان زیاتر لە 3000 نەفەر دروست کراوە نزیکەی 700 کیلۆ گۆشتی حیوانمان لێناوە 300 کیلۆ برنجمان لێناوە. لە یادی مەولوددا لە مزگەوتی گەورەی سلێمانی هەرچەند نۆژەن دەکرێتەوە بەڵام چێشخانەکەی کراوەی و ئەمڕۆ خواردنی زیاتر لە 2500 کەس ئامادە کراوە. نەچبەڵی حاجی ئیقبال کە بەردەوام ئەم خواردنانە ئامادەکە کە حاجیان سەلامی خاو لێ بێ ئەمڕۆ بەشی چەند کەس خواردندا ئامادە کردووە و چیدا ئامادە کردووە؟ ئەمڕۆ خواردنی ئەمڕۆمان زیاتر لە 3000 نەفەر دروست کراوە نزیکەی 700 کیلۆ گۆشتی حیوانمان لێناوە 300 کیلۆ برنجمان لێناوە. باشە بەتەنها بۆ ئەمڕۆ ئەوەنە زۆرەیە ڕۆژانی تریشە؟ ڕۆژانێکی هەوەنترە ئەمڕۆ تقریبا سێ قاتی ڕۆژان لێنراوە سێ قاتی ڕۆژان. ئەو کەسانی کە لێرە خواردن وەرەگرن چیان زیاتر؟ وڵای خەڵکی چین و فەقیر وەژارەوە خۆتان تەسبیح گەشتەکە وازەحە لەبەر چاوە. کە حاجی لەم یادەیە پەیامە چییە؟ والله من ڕاستیەکەی لە سعات 4 بەیانیەوە لێرەم طبعا ماندووبوونێکی زۆری پێوە دیارە بەڵام بەڕاستی زۆر خۆشحاڵم و زۆر دڵخۆشم بە ئیشەکەم لەبەرەوەی کە من خەڵکێکی چین و خزمەتی چین و فەقیر وەژارەکەم. لە یادی مەولوددا کە ئەمڕۆ زۆر هیلاک بووی ئەتەوێت چی بە مسلمانان بڵێ؟ ئەڵەم گەرمترین و جوانترین پیرۆزبایی یەکەم لەسەر جە مسلمانانی جیهان و بەتایبەت سلێمانی و کوردستان. ئێمە زۆر خۆشحاڵین بە چینی بە خزمەتکاری فەقیر و هەژار. ڕاستیەکەی خۆشترین بۆنە خۆشترین یادە خۆشترین پیرۆزترین شتە لای من ئەم یادە پیرۆزە. کە حاجی بۆ نمونە ئەگەر شەوێک لە شەوان پێغەمبەر گیان بێتە خزمەتێ چ پەیامێکێ پێگەیەنی داوای چی لێگەی؟ ناتوانم هیچ وەسفێکی ئەوە بکەم ناتوانم. زۆر سپاس بە جەنابێ. بەڵێ ئێرە چێشخانەی کاک ئەحمەدی شێخە لە ناو مزگەوتی گەورەی سلێمانی ساڵانێکی زۆرە لە دێر زەمانەوە کە خواردن ڕۆژانە پێشکەش بە فەقیر و هەژارانەکەن. ئەوەی کە دەبینرێت ئەمڕۆ لە یادی مەولوددا خواردنی زیاتر لە 2500 کەس ئامادە کراوە نزیکەی 700 کیلۆ گۆشتی ئاژەڵ ئامادە کراوە بۆ هاوڵاتیانی